بەڵایزان ئێمە بەرنامی لەگەڵتان تەوەرە و گفتوگوێترمان ماوەیەکی لە تەوەرەکانمان تەوەرێکی مێژووی نەتەوەییە تا ڕادەیەک بابزانین کورد کێیە مێژووی دێرینی کورد کێیە و لە ڕابردوودا چۆن بووە و سەرچاوە مێژوویەکان چی لەبارەی کوردەواڵێن چۆن ئێمەنەوەی نوێ ئاشنا بکەین بە مێژووی کە لە ڕابردوودا هەمان بووە ئایا مێژوەکەمان مای شانازیە بۆ ئێستا یاخۆت چۆن لە مێژوو لە ڕابردووی دوور و دێرینی خۆمان تێبگەین بۆ قسەکردن لەسەرم بابەتە میوانداری مامۆستا سۆران حەمەڕەش پسپۆر لە بواری مێژوومان کردووە ئێستا لە لامانە کاک سۆران ئەگەر فەرموویت. بەخێر بێ مامۆستا. بەخێر بێ سەرچاوەکانمان هاتی. مامۆستا تۆ کتێبێکی زۆر باش شەیە لە بواری مێژووە بە ناوی ئەوی کورد کێ هەروواکەین بە پرسیار با بزانین کورد کێ. لە ڕاستیە ئەوەی کە تا ئێستا یعنی کوردی پێناسێنراوە لەسەر بناغەی کۆمەڵێ خەیاڵات و یعنی زیاتر وەکو حەقایەت دەرەکەوێ لەم لا مەسەن باسی گوتی لەولا باسی کاردۆخی کرێ بەڵام شتێکی ڕوون نییە. ئەوەی کە کورد خەڵکی ڕەسەنی ئەم ناوچەیە مەسەن کاتێک کە تۆ لە چەرم و 9,000 ساڵ لەمەوە پێش شارستانیەتێ لە ئەبینیە لە بێستان سوور شارستانێتێکی تەمەنی 11,000 ساڵە بین ئەوە ئێمە بووین بە شێوە کۆنەکەمان. کورد خەڵکی ڕەسەنی ئەم ناوچەیە و شارستانی کە پێی ئەڵێن شارستانیەتی مێسۆپۆتامیا و زاگرۆس لە کوردستانەوە دەستی پێ کردووە. ئێمە ئەو خەڵکە ڕەسەنەی ئەم ناوچەین ئێمە ئەو شارستانیەمان دەست پێ کرد. بەڵێ ئەو گۆڕانکاریانە چۆن هاتوون تا گەشتون بە ئێستا ئێمە هەمان پاراستووە ئەو گۆڕانکاریانە ئاشنان پێیان وەی ڕاستیە ئەبوایە ئاشنا بووینە بەڵام ئاشنانین ئێمە ئاگامان لە دوێنەی خۆمانیە مەسەن من کەسێکت بۆ بازەکەم زۆر جار زۆر ینی فێر کراوین یەکسەر کە قساکەین ئێمە خاوەنی هیچ نین ینی من زۆر جارە لە میدیای ئەم دەوڵاتانی دراوسێمان مێشیان شتوینەتەوە کە باسی خۆ دەکەی زۆر بە نائاشنایی باسی خۆ دەکەی کابراایەک هەیە ناوی شەمسەدینی شارە زووریە یعنی خەڵکی ئەم ناوچێ ئەم کابراایە من کتێبەکانیم هەیە تەبەن کتێبی هەیە لەسەر فەلسفە کاتێ ئەم کابراایە باسی زەردەشت باسی مانی باسی ئیفلاتون باسی ئەرستۆ باسی سوقرات کە باسی ئەکا وەکو شەخص باسییان ناکە ئەچێتە قوڵایی فکریانەوە ئەجا لێگانەوەی خۆی و دەرەنجامێکی کوردیانە ینی فکرێکی قوڵی کوردی هەبووە لێرە بۆ ژیان بۆ دین بۆ لێگانەوەی شتەکان ئەمانە لەویان بەڵام ئێمە تەمەەن هۆکار زۆرە کە تۆ داگیر کرایی لە زۆر ڕۆ ئەبچڕەی لە ڕابردوو ئەمانە هەمووی لەویایە بەڵام ئێمە پێی ئاشنانین یعنی پێویست بە بژانەوەیکی گەورە دەکات بۆی تۆ بەمانە ئاشنابی تۆ شتەکانەوە مەسەن کابراایەکەیە من زۆر کاریگەری لەسرم هەیە سوورەوەردی ناوە لەماوەشە بابەتێکی لەسەر بابەتی دوو سوورەوەردی هەن لە ڕاستیە بەزێکیان زۆر گەورە و مەزنە لام ئەوەی کە کوژراوە چکە لەسەر بیر و باوەڕی کوژراوە فەیلسوفێکی گەورەی جیهانی ئەگەر تۆ بنووسە سوورەوەردی لەسەر ئینتەرنێت بە سەدان لێکۆڵینەوەی جیهانی و دکتۆرا ئەبینی لەسەر ئەم خەڵک ناوی نەبیستووە یعنی زۆر جارەکەویتە پرسیارەڵی ئەمە چییە بەسەرم خەڵکا هاتووە ئەمە چییە بەسەرم نەتەوە هاتووە کە ئەڵی دەستیان لێوەشانوێنی ناتوانێت خۆی هین کاتەوە بۆ ڕابردووە. باشە کاک سۆران هەمیشە ماژە بەوەکە کێمە ئاشنانین چۆن گەنجەکانمان بەتایبەتی نەوەی نوێ ئاشنایان بکەین. خۆی لە ڕاستیە کاتێکە لە وڵاتانی تر مەسەن دۆزینەوەیەک یا بەشێ لەو فەرهەنگەیەتە ئاراوە پرۆسێک هەیە سیستەمە میکانیزمە هەیە ئەم زانستە ئەخاتە ناو کۆمەلگاوە بۆ نمونە میدیا زانکۆ ڕۆڵێکی گەورەی هەیە مەسەڵەن تۆ بە سەدان دکتۆرابین لەسەر نالی من ناڵم نالی کەمە بەڵام مێژوویەمە نالی نییە مێژوویەمە شێ مەحموونی ئەوە نەک ئەوە دڵۆپێ نییە لە دەریای فەرهەنگی کوردی ئەمە مێژووی دوێنێ من تەبەن ڕێزم بۆ مێژوو هەیە بەڵام وایان لە خەڵکانەوە سەرەتای تۆ بابانەکانە ینی بۆ شێوەیە مەسەن زانکۆ ڕۆڵی هەیە کە تۆ بڕوانامەیە کە تینی بە خەڵک مەسەن سوورەوەردی بناسێنەرەوە لە ڕێگای هینەوە لە ڕێگای تەلەڤیزیۆنەوە لە ڕێگای ئەبوایە لە پارکی ئازادیە پەیکەری سوورەوەردیمان پەیکەری مەسەنە شەمسەدینی شارە زووری پەیکەری
مەسەن بۆ نمونە کابرایکی وەکو دینەوەری 1200 ساڵەوە پێشمێژووی کوردی نووسیوە ئەم کابرایە فەیلسوفێکە بۆ خۆی ناویمان نەبیستوە ئەنی نەک لە مستەوای خەڵکی ئاساییە ئەوەی کە پێڵەن خوێنەوار و ڕۆشنبی ئەوانی ناونجا سیستەمێک ئەبێت کە باوەشی کراوە بێ بۆ ئەزانێت ئەو سیستەمە بەداخەوە نامێ هەرگلەیی گلەی ئاسانە مەسەن من لە پیجەکەی خۆمەوە ئەوەی کە پێمەکرێ هەوڵەیە مەسەن ڤیدیۆم هەیە لەسەر ئینتەرنێت چەند محازەرەیەک بڵێن ئێستش کارەکەم یعنی ئەمە بەردەوام جاری وا هەیە تۆزێ بێهیوا بمەڵێم سیستەمی کوردی ئامادە نییە بۆ وەرگرتنی فەرهەنگی خۆی بۆ ئاشنابوون بە فەرهەنگی خۆی جاری وایە ئەڵەم ئێستا کاری داهاتوون بە ئینگلیزیە بێ ئەڵەم جاری وا هەیە لە ئەوروپاوە کە جاری تر پێ ناسەینتەوە ئەمجا خەڵک وەری هەیە جاری وایە بێهیوابی لەو ڕاستە یاک سۆران باس لەوە کرد میدیاکان ڕۆشنبیران کار لەسەرەمە بکەن بەڵام پێت وایە میدیاکاران بۆ خۆشیان ئاشنایەوە بن کە دینەوەری سۆهرەوەردی و شەمسەدینی شارەزووری ئەمانە کورد بن و ڕاستە خۆ پەیوەندیان بە بەشێک بن لە شانازی نەتەوەکەمان لە ڕابردووە یعنی ئەم ئاشنایەتیە لای ئەوانیش هەیە پێت وایە ڕۆژی سەدان پرۆگرامە هەیە لەسەر شتی سێر جارە سیاست کۆمەڵگەیەکی بە سیاست کراوی یعنی جاری وا هەیە لەگەڵ ڕێزما من زۆر بە ڕاشکایی بێزەکەیتەوە تەلەڤیزیۆنەکەیتەوە مناڵەورد لەسەر سیاست قساکە یعنی من لە ئەوروپا هەرچەند بان کراوم لەسەر تەلەڤیزیۆن لەسەر سیاست قسەکەوە لێرە کەلیمەی سیاست باز ناکەم لەبەرەوەی یعنی کۆمەڵ و ژیان و خەریکە ناخواردن چمانەوە بە سیاست یعنی فەرهەنگ بەشێکی گرنگی ژیانە ئەبێ ئەمە جێ بکرێتەوە تۆ لە تەلەڤیزیۆن نابوون بوونە کوا بەرنامێکی ژیانەوەمان هەبێ بەرنامەیەک بە تێر و تەسەلی بێت باسی هەموو ساڵە یادی سلێمانیە کرێتەوە شاری سلێمانی شاری هەڵمەت و شاری سلێمانی ئەگەر فەرهەنگەکەی لە بەرانە بێت چییە؟ ئەسڵەن بابان بۆ مێژووی ئەم ناوچەیە هیچ نییە قوڵایی شارەزوور کە مێژوە کۆنەکەیە کە سەیرەکەی ئەم ناوچەیە ناوچەیەکی ئاوان ناوچەیەکە مفەکیری گەورەیتیا بووە تۆ ئابەمەزی نوێەکەی تۆ ئەبێ بەرنامەکانمان قوڵ بێ بەرنامەکانمان ئەوە سەحی نەبێ باسی شتێکی سادەی ئەم ناوچەیە بکە تۆ کە وەکو پێم وتی مەسەن تۆ فەیلسوفی وات هەیە ئەی بۆ بەرنامێکی لەسەر ناکرێت ئەی نازانرێ لێیا هەیە ئەی بۆ خەڵکی بانگ ناکی لەسەر ئەمە قسە بکە ئەی بۆ پەیکەرێکی بۆ بانگ ناکی ئەمانەیەک تەواوکە کە تۆ پەیکەری شەمسەدینی شارەزووری دروست یا پەیکەری سوورەوەردی دروست کرد مناڵێک لەگەڵ ئەو پەیکەراگەرە پرسیارەکە ئەمە چێیە کە پرسیاری کرد یعنی ژیان لەم شتا وردانەوە دەست پێکە ئێمە ئەبێ وردە و دەشتێک هیچمان نەکردووە هیچیش ناکەین یعنی دوای بە تەنگ مێژووی خۆمانەوە نین نەک بە تەنگیەوە نین یعنی تۆ ئەگەر بێت و نەتەوەیکی وەکو ئەرمەنیەکان سێرکێ نەتەوەیکی چەند ملیۆنی بچووکە بڕۆ لەسەر زمانیان لەوانێ بازارها کتێبیان هەبێ خۆیان بڕۆ لەسەر مێژویان مێژویەکی ڕوون ئێستا تۆ بە مناڵەکانش تێگەڵی لە مەکتەب ئەوە نییە کورد ئەوە نییە نی تۆ وەک وایە زەنی زۆر نەناسین زۆر کێشەیە با لە ئاستی تاکە باسی بکەین یعنی تۆ وەکو کەسێ هەمیشە ڕابردوو هەبێ فەخر بە باوک تۆکەی بە چکە ئینسان یعنی مرۆڤ کە دروست بووە ئەبێ ڕەجی هەبێت کە ڕەجی نەبێ ونە ئەگەر ئینسانێک تووشێت ڕووداوێکی هین ببێ شتێ بیا بەسەریە بڵین یادەوەری نەمێنێ ڕاستیە ئینسانە گەر خەبەر بێتەوە هەناسایە دڵی لێیە بەڵام هیچ نییە نازانێ برای کێ نازانی باوکی نازانێت لە چۆ هاتووە لە ڕاستیە کوردوای لێ هاتووە یعنی ئێستا هەناسایە دڵیشی لێە زینووە بەڵام وێڵە کە تۆ نەزانی لە چۆ هاتووی کە نەزانی کە سوکاری چێ نازانی یعنی خۆی مێژوو بۆ ئەوە نیە هەردانیشی باسی کەیت و خیاڵ پڵاو لێ بێت نەخێت مێژوو لە هەموو ڕۆژێکمانە زیندووە یعنی من نمونێکی بچووکت بۆ ئەمەوەنی تۆ تەسەورەکەی کەتفەکەیت لەسەر عرس باهوباهی پیرانمان قاشێکی پیاهەنێ تەسەورەکەی ئەمە 5000 ساڵەوە پێ لەسەر بەرگ نووسراوە یعنی تۆ ئاگات لە خۆت نییە چەنە زیینووە مێژوو لە ژیان تا تۆ کە هەموو ئەو شتانی ڕابردوو لەم ڕۆتا هەبێ ئەبێ لی تێبگی کە تێگەیشتی کە ئاشنە مەسەن بەگاڵتە سوقرات نەیوتووە خۆت بناسە یعنی خەستایی بیری سوقرات دەڵێ خۆت بناسە کە خۆت ناسی ون نیت یعنی دایمە ئەزانی چۆن بەرەو پێشەوە بڕۆی نی ئاشنابوون بە مێژوو بۆ ئەوە نییە هەر ئاور بیتەوە نەخێت ئاشنابوون بە مێژوو بۆ ئەوەیە چۆن بەرەو ڕووی داهاتوو بیتۆ مرۆڤی کورد تاکی کورد تاکێکی لاوازە لە ڕووی فکرەوە بۆیە زۆر ئاسانە کە ڕەگت لە خاکە کە ڕەگت لە ژیانە قوڵ نەبوو داعش بتوانێت گەنجێکی هەڵخڵەتێنێ و وا لە گەنجێ بکە بەرامبەر سەنگەری کوردی بێت
کەسێکی کورت کوژێ یعنی ئەگاتە ئەو حاڵەتە چکە ئەو لاوە ڕەجی یعنی ئاشنانیە بەخۆ باسی ڕێگی کوور دەکەی ئەو ڕێگەمان ڕێگێکە مای شانازیمان بێ بۆ ئێستا ڕەنگە لە گەنجێک بپرسی ئێستا بڵێ باسی کوردی لەگەڵ بکەی ئەو ئاشنای مێژوویەکی دوور نەبێ ڕاستە خۆ بڵێ کورد لەوەتەی هەیە ڕەنگە لەگەڵەکان ناکۆک بوو بێ نمونەی سوارەکانی حەمیدی بێنێتەوە نمونەی تێکسوونی پەیوەندی نێوان میرنشینەکانی ئەم ناوچەیە بێنێتەوە یعنی لەوە دوورتر ئاشنا نییە دوورتری ئێمە هەزاران ساڵی دوورتری ئێمە مێژوویەکە کە پڕ لە شانازی بێ بە دڵنیایی مێژوویەکە کە پڕ شانازی بێ ینی ئەگەر تۆ سەیری مێژووی هەست نەتەوەی بکەی سەیری مێژووی هەست نەتەوەی بکەی لایانی نەگەتیڤ و پۆزتیڤی هەیە ئێمە نابێت لەوە بترسین ئێمە نابێت لەوە بترسین کە خۆمان وەکو خۆمان باسکەین بەڵام کە ئاوەڕێیتەوە مەسەڵەن شارێکی وەکو کەرکووک کە بەداخەوە ئێمە تەنها شەڕ و شەڕکردن لەسەرەوەی ئەم شارە هیچیە کە سەیری تێکستی کەرکووکەکەی 3500 ساڵ تەمەنی یعنی وردەکاری ژیانی وا بینی محکەمە بینی کە چۆن 3500 ساڵەوە پێش کەسێ ئەمەنە محکەمەوە وردەکاریی لێ چۆن تۆ مارک ئەمە ژیانی ئێمەیە کە سەیری تێکستەکانی ژێر ئاوەکی تەمەنم دووکان کە ئەمڕۆ لە ژێر ئاو بۆ بە ژێر ئاوە و ناوچێ ناوچێکی شوێنەواری گرنگە کە ئەو تێکستاناکەی تۆ مەسەڵەن کابرایەکی دانیمارکی هاتووە تێکستانی دەرێنەوە تەسەورەکەی لە دانیمارک چەندین کتێب لە بەرەوەی بەس کابرا دانیمارکە ئێمە لەسەر خاکەکەمانە بەلای ڕۆین نازانین چی لێرا بووە بە هەزارەها تێکست چەندین کتێبی لەسرە وردەکاری ژیان ئێمە کە تۆ نەزانی تۆ بەسەر خاکێکا بڕۆی تەسەورەکەی پەیکەر هەیە لای لەسەر شاخی هەریر لای هەولێرەوە ئەم پەیکەرێکی جوان نیوەی بە گولە باران کراوە یعنی بە خەڵک ناڵی ئەنیمە پاشایە کە ژیانەکەی کە من لە کتێبەکەمان نووسیمە و کە ژیانێکی ڕوونی هەیە بەڵگەی لە پشتەوە نەک بە خەیاڵات ومانە تۆ ئەمانە لەویایە بەڵام هەموو هەمیشە ئەڵێمەوە کە سیستەمێ نەبێ باوەشی بۆ زانست و زانین هەبێ لەویا ماوە وەکو هەوڵی کەسایەتی کە من خۆم بۆەوە تەرخان کردووە ئەو کاراکەم بەڵام ئایا ئەم هەوڵە تا چ ڕادێ ئەتوانێت ئەیبێت جاری تر ئێمە بۆ وەڵامی پرسیارەکەت بڵێ شانازیەکی زۆر گەورە هەیە یعنی دەوڵەمەندیەکی زۆر هەیە من زۆر جار ئەڵێم تەمەنم ئەوەندەی ئەوەتی کە شارەزای فەرهەنگی کوردی بووم تەمەنم بچوو گەنوێنێ لە بەرچاومان چونکە خەم ماڵم باشە هەموو شتە چۆن فریاکە و هەموو شتە چونکە گەوهەرێک لەویایە لە فەرهەنگی کوردی کە ئێمە نائاشناین پێی مەسەن ئەم زمانە دێری نابینی بە نووسراوی لەسەر بەرد کوردی پاک بەڵام سیستەمێکی نائاشناوە باس لە زمان کرد زۆر کات بە درێژایی مێژوو وترێت بەشێک لە ناوچەکان فارس بێت تورک بێت کاردانەوەیان هەبووە لەسەر وشەکانی ئێمە لەسەر زمانی ئێمە بە بڕای تۆ بەبێ پسپۆرێکی بەوەی کە پسپۆری بواری مێژوویت کێ زۆر کاردانەوەی هەیە لەسەر وشەکان و زمانی ئێمە خۆی هەچ داگیرکەری هاتووە هینێکی بەجێ هێشتووە لەسەر پاشماوەیەکی لەسەر زمانمان بەجێ هێشتووە بیر نەچێ مەسەن کە ئاشووری هاتۆتە ئەم وڵاتە ئێرەی داگیر کردووە مەسەن باجی خسۆتە سەر خەڵکی کوشتووە بەڵام چەکێکی پێ نەبوو بێتە ناو ماڵی تۆ لەبەرەوە لە ناو ماڵەکە ڕۆحە کوردیەکە فەرهەنگە کوردیەکە داگیر نەکراوە سەدەی بیستەم گەورەترین داگیرکردین گەورەترین ئازاردانی فەرهەنگ و زمان و مێژووی کورد سەدەی بیستەمە بۆ عەرەب فارس تورک باشە یەنە ناو ماڵی تۆ مناڵی تۆ یەنە ناو جێگەکەیەوە ژارێکی مەسەنەن خەنە مێشتەوە هەموو ڕۆژێ پێڵەن تۆ هیچ نیت ینی لە پشتی هینەکەەوە لە پشتی ئەو پەیامە مەسەن تۆ تەلەڤیزیۆنی تورکیە بینی کە مناڵێکی کورد هەڵەسێ بەیانیان لەخەو ئەم تەلەڤیزیۆن نابینی ئەم مناڵی کورد لەم ناوچەیە تازە خەریکە ئەم ناوچەیە یا لە ئێرانە بە ژاری ئەمانە بەردەوام ئەم سەدەیە زۆر کاری یاخود کەناڵەکانی خۆشمان کاک سۆران خزمەت بە کللتوری تورکیەکەن هەندێجار ئەوانیش بە ناشارەزایی خزمەت دەکەن کاریگەریەکان زۆر سەیرە مەسەن جاری وایە کە ئیبینی ئەم زمانە چەند بە پاچیش ماوەتەوە حەبەسەیت مەسەن تۆ زۆر جار قساکەی ئەمڕۆ مەزانڵی گەوهەر میدیە مەسەنەڵی یعنی زۆر مەسەن بەرز میدیە یعنی زۆر شت کە قسەکەی لەوەمە چۆن سۆمەری بێ بە 500 ساڵ نەگۆڕابێ سەرڕایچکە بناغەکەمان لەسەر یعنی خەڵکی هەمان شوێنی نەچوین بۆ شوێنی تر ڕاستە تورکی هاتۆتە ناومان ئاشووری هاتۆتە ناو عەرەبی هاتۆ بەڵام
کە ئاوای تەکێنی گەوهرە ڕینەکە دەرەکەوێت زۆر بە ئاسانی چیتە سەرەوە جا بۆیە هەمیشە بچیتە سەر ڕێک کە ئەچیتە سەر ڕێک و تێگەیت ئەم فەرهەنگە چەنە دەوڵەمەنە تۆزێوانە تەکێنی ئەو زێڕە کوردیە ڕەسەنە دەرەکەوێت بەربەڕێی من ئەمە بەشێکە لە پرۆسی مرۆڤایەتی وەرگرتنی وشە زۆر ئاسایی بۆ نمونە زمانی ئینگلیزی ئەمڕۆمان پێڵین زمانێکی زۆر دەوڵەمەنە کەس گرە ئینکاری لەوە ناکە تەسەورەکەی لە ساسی زمانی ئینگلیزی فەرەنسیە هەر بە قاموس هەموو شەکان پێ دەڵێمە فەرەنسیە لە ساسی لاتی نییە بەڵام پێشێڵین زمانێکی چکە وەرگرتنی وشە شتێکی نابێتەوە بترسین بەڵام ئەو وەرگرتنە با بە پرۆسێکی زانستی و ینی بە ئاگاوە بیکەین ئەجینە لایەن زۆر ئاساییە وەرگرت بەڵام تێبگەین چین زمانەکەمان چییە لە کێوە هاتووە وەرگرتن پرۆسێکی مرۆڤایەتی نابێت لێ بترسین بەڵێ ئەو وەرگرتنی کە ئێستا هەیە کاک سۆران هێندەی تۆ وەستی پێ بکەیت وەرگرتنێکە کە مەترسی لەسەر زمانی خۆمان دروست بکە واللهی منەڵە زمانی کوردی پتەوە ینی بناغەیەکی نیە بەڵام سەردەمەکەش سەردەمێکی خێرایە میدیا کاریگەری هەیە وەکوتم جاران خەڵکی دەرەوە نێتوانی فارسیان عەرەبیە و فەرهەنگانە ئەو کاریگەرە گەورەی هەبێ لەسەر تۆ دێت هەبوو ئەو هەموو دەیەکی کوردی وەکو مۆزەخانەیەکی فەرهەنگ و وەکو قەڵایەکی پاراستنی زمان و فەرهەنگی تو ئێستا تۆزێ قەڵاکانمان شلترە ئەمە هەر کورد نییە یینێکی جیهانیە کە بڵین پەیوەندیەکی خێرا لە بینی مرۆڤایەتیە هەیە لە ڕووی زمانەوە لە ڕووی فەرهەنگەوە مەترسی هەیە بەڵام ئەو مەترسی وانییە کە وامان لێ بکە بترسین وشە وەرگرین لای من جاری وا هەیە ئەو خۆ پاراستنەوەمان لێکە دەربڕینمان کەمە یعنی ناوێرین وشە وەرگرین لای من ئاساییە وەریگرین چونکە ئەگەر تەماشای فارسەکان بکەین خۆ عەرەبی باش نەزانی فارسی تێناگەی ئەو عەرەبی تایە ئێمە بەو ڕێژێنین زمانەکەمان بناغێکی پاکمان بۆ دانا و بە نەشترسین بەڵام گەنجەکانمان زۆر کاتەڵێن فڵانە وشە بە کوردی نییە بە سۆرانی نییە و زۆر کاتی شەوترێت ناوچەی هەورامان بە پێوەی کە ناوچەیەکی سەخت بووە داگیرکەرەکان زۆر نایانتوانیوە زۆر بە پارایی ماوەتەوە ئەمانە تا چەند ڕاستە ڕاستە ئەورامان نەک لە ڕووی زمانەوە لە ڕووی فەرهەنگەوە من دایماڵم مۆزەخانەی کوردە ینی تۆ ینی من دەردی گۆرانەڵێ کە مەزاجی کوردەواریم تێچێکە گوێ جاری وایە تەلەڤیزیۆنەکەم و گۆرانیە توێ کوردی گوێ لێوێ جاریواڵی بخوایە ئەمە کوردیە بەس بەدەنگەکە کوردیە هەر مۆسیقایەکی تورکی یا عەرەبی کە ئەچی تۆ گوێ لە هەورامانەکە یەکسەر ینی پەیوەستە بیتەوە بە خۆت و بەڕێکەتەوە خوڕی چەم و ئەوە لەگەڵ بیرکاتێکە لەسەنە ئەوە لەو خاکەوە هاتۆتە دەرەوە ئەمە ڕاستیکی ینی حاشاڵەگەر هەموو وەختەیە کە بۆ ئەوەی بچینەوە سەرڕێکی خۆمان بۆ ئەوەی کەنی تۆ مەسەن گوێ لە سیاچامان ناگری سەیری جل و بەرگەکەی سەیری هەشتێکی هەورامانەکەی هەڵسو کەوت زۆشتیان ینی کە هەچ کات ویستە ون نەبیت ویست ببەسرێتەوە بە فەرهەنگی بێ بچیتەوە ئەو ناوچانە ڕاستە ئەوەی کەوتت زۆر جار هەندێک وشە هەیە نیمانە ئەوە هەر ئێمە نین تۆ ئەگەر زمانی تورکی من تورکی نازانم بەڵام ئەگەر سەیری زمانی تورکی بکەی کە تورکی دەزەکەن بە زانست و لەگەڵ باسی سیاسەتەکەن خۆ هەموو زمانەکەیان هەر یەک پارچە عەرەبی و فارسیە با ئێمەش نەترسین هەندێک وشە زۆر ئەتیادێ فارس زۆر وشەی نییە وەریگرتووە لە فەرەنسی لە عەرەبی لە این با ئێمەش نەترسین وشە وەرگین بەڵام ئەگەر بشگەڕێن ڕەنگە هەمان بێت ڕەنگە هەمان بێ ئێمە بە دڵنیایی خۆی کە دەوڵەتت نەبوو ئەو وشانەی ئەسی تۆ کە سەیری ئەو فەرهەنگی هەمبارە بوونینەی مامۆستا هەژارەکەیت ئەڵی گەوهری وشەیە وشەی وای تێ ئەڵی ینی زۆر وشە هەیە ئێمە هەمانە ئێستا وشە هەیە لە کوردیا هەیە قەت لە ئینگلیزیا بەرامبەری نیە چونکە ینی ئێمە ئەبێ و دەوڵەمەنیەش ئاشنابین کە ئێمەش وشەمان هەیە ئەوان نیانە زۆر ئاساییە ئەوان وشیان هەبێ ئێمە نەمان بێ لەگەڵ دەوڵەت بوون و لەگەڵ هینا زمان هەڵۆزە بێ توانین وشەوە کاک سۆران دوایین پرسیارم تۆ لە بواری مێژووە کارەکەی مەترسی لەسەر ونبوونی مێژوومان هەیە واللهی مێژوو خۆی شتێکە نووسراوە لەویایە ون نابێ وەکو ون بوون بەڵام کۆمەلگار لێی ونەبێ کۆمەلگار لی ئاشنابێ ئەمڕۆ لە کوردستانە وەزارەتت هەیە وەزارەتی ڕۆشنبی وەزارەتی و ناوی زلزلمان زۆر هەیە چەندان لە سەنتەری لێکۆڵینەوەمان هەیە ئەگەر بەم سەنتەرانە بووە بەم هەموو دکتۆر و شتانە بووە کە لەو بوارامانە بووایە کۆمەلگایکی زۆر زین و بووە لە ڕۆ بەڵام وەکو پێم وتی گەوهرێ لە فەرهەنگ و مێژووی کوردی هەیە لەویا کە من پێ دەڵم کەم شار هەیە لە مێژ لە جیهانە بەقی کەرکووک تێکسی دێرینی هەبێت
یەک بەرنامەم پیشان بە کە باسی کەرکووکە تۆزێ هەر ئاوا نەک بچێتە قوڵایی هەر تۆزێ خەڵکی ئاشنا پێ بکە کە ئەچیتە ناو ئەو مێژووەوە ئەچیتە عالەمێکەوە هەر نازانی چۆنی وەسفکەی یعنی ئەو باتە سەردەمێ قوڵایی مێژووی خۆتەوە بۆ دەرەکەی بەڵام لەویایە مێژوو بن نابێ بەڵام پێم وایە کۆمەلگاوە نەبێ نەک مێژوون بێ کۆمەلگەی کوردی نائاشنایە کۆمەلگەیەکی ونە هەتاوەکو خۆی نەدۆزێتەوە تاوەکو خۆی نەبەستێتەوە بەو بە شەمسەدینی شارە زووری بە دینەوەری بە سوورەوەردی بەمانەوە ونە بێت هەر دایمە نائاشنا بێ و نازانێت چۆن بەرەو داهاتوو بن دەستەکان خۆش بێکان زۆر سپاس بۆ بەڕێزڕوونکردنەوەکانت دەست خۆش بێ بێگومان بەردەوامە بین لەسەر ئاشناکردنی زیاترینەوەی نێ بە فەرهەنگ و بە کللتور و بە مێژووی دێرینی خۆمان ئازانێمە بەردەوامە بین لە دوای پشوویەک دێنۆلاتە